لە ژێر چەند خێوەتێکی ڕەنگاوڕەنگدا دەیان منداڵی شاری بەسرە بە جلی ڕازاوە و فولکلورەوە سەما دەکەن و دڵیان خۆشە بەو شیرینیەی کە لە خالد ڕەحیمی وەردەگرن، ئەو پیاوەی کە ئەمساڵ بڕیاریدا ئاهەنگی گرانگ ئاو وەک نەریتێکی ساڵانە بکاتەوە، هەرچەندە ڤایرۆسی کۆرۆناژ ڕێگر بێت لە بەردەمکردنەوەی ئەم ئاهەنگانەدا. هو هذا الموروث الشعبي. ئەمە نەریتی فۆلکلۆرە و بەگشتی لە ناوچە ناسراوەکاندا بەڕێوە دەچێت. منداڵان بە شێوەی ڕێکەوت لە شوێنێکدا کۆ دەبنەوە و لە دەرگای ماڵان دەدەن. هەندێک لە منداڵەکان بێئەدەب و ڕوودارن و هەر ماڵێک شیرنیان نەداتێ یان بەرد دەگرنە دەرگاکەیان یان ئاو پڕژێنیان دەکەن. قرانگ ئاو ئاهەنگێکی منداڵانە کە لە ناوچەی کەنداوە هاتووە و لە میانەی مانگی ڕەمەزاندا دوای چەند ساعت بە ڕۆژوو بوون دەکرێتەوە. لەم ئاهەنگەدا منداڵان بەڕێکەوت لە شوێنێکدا کۆ دەبنەوە و بە هیوای وەرگرتنی شیرینی لە دەرگای ماڵان دەدەن. ئەم ساڵ خالد ڕەحیم لەگەڵ ئەوەشدا کە ڤایرۆسی کۆرۆنا بووەتە هۆی داخستنی هەموو شوێنێک، بەڵام بڕیاریدا ئەم ئاهەنگە بۆ منداڵانی خۆی و هاوڕێ و خزمەکانی بکاتەوە. طبعا احنا كل سنه مثل ما تعرفون اولادنا تطلع بالشارع. هەموو ساڵێک منداڵەکانمان ئەم ئاهەنگیان لە دەرەوە و لەسەر شەقامەکان بەڕێوە بردووە، بەڵام ئێستا دۆخەکە جیاوازە و لەبەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئاهەنگەکەمان لە ماڵەوە بەڕێوە بردووە. ڕێکخراوێکی مەدەنی ئەو ناوچەیەش لە دەست پێشخەریەکی دیکەدا بۆ زیندوو ڕاگررتنی ئەم بۆنە فولکلورە لە ڕێگای ئۆتۆمبیلێکی جۆری ڤەنەڤە چەند ئەکتەرێکی گاڵتەجار بەناو منداڵەکاندا دەگەڕێنێت و هەروەها ئاگاداری منداڵانە بۆ ئەوەی لە خەڵکی سەرشەقام زۆر نزیک نەبنەوە. ئەم ساڵ ئێمە ئاهەنگەکەمان بەهۆی ئەم دۆخەی لە ئێستادا ڕوبەڕووی وڵاتەکەمان بووتەوە بە شێوەیەکی نوێ کردەوە، وەک ساڵانی پێشوو نەبوو. بۆ پاراستنی منداڵەکان بڕیارماندا ئەم ساڵ خۆشمان لەگەڵیان بڕۆینە دەرێ. ئێمە نامانەوێت منداڵەکانمان لەم خۆشیە و ئاهەنگا بێبەش بکەین و هیوادارین ئەم نەریتە ساڵانەیە وەک خۆی زیندوو ڕابگرین. بە گوێرەی راپۆرتی وەزارەتی تەندروستی عێراق کە ڕۆژی دووشەمەی مانگی 5 بڵاوی کردوێتەوە، تاوەکو ئێستا 2767 کەس لە عێراق تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و لەو ژمارەیەش 109 کەس گیانیان لەدەستداوە.